ئەمڕۆ زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەنجومەنی زانکۆی سلێمانی پێشوازی کرد لە بەڕێز کاکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی. خۆتان نەزانن زانکۆی سلێمانی لە 4 دەوە دەستی کردوێتەوە بە دەوامی خوێندن و خۆشبەختانە ئێمە وردە خوێندنی ناو کەمپەسیش دەستمان پێ کردووە بە پێی ڕێنمایە تەندروستیەکان و لە ئێستادا بەشە ناوخۆیەکانیشمان بۆ خوێندکارانی کۆلێژە پزیشکیەکان کردوێتەوە. بۆیە ئەمڕۆ کاکتۆر هەڤاڵ تەشریفی هێنا بۆ ئەنجومەنی زانکۆ. زۆر سپاسی دەکەین و پشتگیری و پشتیوانی خۆی بۆ ئێمە دەربڕی کە ئەمساڵ پرۆسەی خوێندن بە شێوەیەکی باش بەڕێوەبەرین و دڵنیایشانەکەینەوە کە ئێمە هەمیشە لە خزمەتی خوێندن نابین و لە خزمەتی خوێندکاران نابین بۆ ئەوەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵیان نەفەوتی. پشتیوانیکردن لەوەی کە پرۆسەی خوێندن کە کاکتۆر ڕەزا فەرمووی لە 4 دەوە دەستی پێکردوێتەوە و لە قۆناغەکانی ئایندەیە زۆرترە بێ، فراوانترە بێ. دڵنیامان کردنەوە کە ئێمە لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی داراییەوە، لە ڕووی لۆجستیەوە، لە ڕووی پێداویستەکانەوە، لە ڕووی هەماهەنگیەوە، خزمەتگوزاریە گشتیەکانەوە پشتیوانیان ئەبین، لەگەڵیانە ئەبین بۆی بە هەمومان ئەوەی باشە پێمان بکرێت بیکەین لە پێناوی بەردەوامکردنی پرۆسەی خوێندن لەم بارودۆخە سەختە تەندروستی و دارایی و ئابووریکە لە وڵاتەکەمانە هەیە. ئەو پێداویستیانی کە هەن و ئەو لیژنانەی کە سەرۆکایەتی زانکۆ بۆ خۆپارێزی دروستیانەکە و ئەو پێداویستیانی کە بۆ خۆپارێزی پێویستە بن، بۆ بەڕێوەچوونی بەشە ناوخۆیەکان پێویستە بن، یا پێداویستی زۆر خێرای بەش و کۆلێجەکانن. ئێمە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێز سەرۆکی زانکۆ و یاریدەرە بەڕێزەکان و ڕاگرەکانە لەسەرخە دەبین بۆی ئەوەی لە توانانمانە هەیە جێبەجێیان بکەین.